بیانی بەڕێز دووبارە سڵاو. بەڵێ بابگەڕم وڵات بۆ وەڵامەکەی خۆ تەواوکەی. بەڵێ وتم خوای پەروەردگار دنیای بۆچی دروست کردو الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا ئێمە بۆ تاقیکردنەوە دروست کردووە. یعنی بۆ نمونە وتم وەزارەتی خوێندن و پەروەردە ئەو هەموو مەصرف و دابینکردنی قوتابخانە و مامۆستا و کتاب و چەند ساڵی خوێندن دادنێ بۆچی بۆی قوتابیەکان قۆناغ پەروەردە بگەنە ئەو ئاستەی کە فڵان شایستێ بێ بە دکتۆر فڵان ببێتە مهندس فڵان بێتە مامۆستا. باشە بۆ لە بیدایەتەوە وەزارەتی پەروەردە یەکسەر شەهادەکە ناداتە من و تۆ کاکە پزیشکیت و تۆ مهندسیت و بۆ قۆناغ ئیمتیحانەدا دەریان دەبڕێت. خوای پەروەردگار ئێمە دروست کردو تاقیمان دەکاتەوە. مامۆستای بۆ ناردوین کە پێغەمبەرانن عليهم الصلاة والسلام، كتابي بۆ ناردوین کە قورئانە کە حەدیثە و تەمەنێک عمرێکی داوینێ بۆی بیخوێنینەوە چۆن قوتابیەکە لە مەکتەب مامۆستای بۆ دانراوە و کتابیشی بۆ دانراوە بخوێنەوە بۆی دەرچیت بە هەمان شێوە من و تۆش لەم ژیان دنیادا لە تاقیکردنەوە داین. دەی کە تۆ نەکتابەکە بخوێنیتەوە نەگوێ بە مامۆستاکە بگریت سەرەتا نەتیجەش ئاکامت فەشەل بێت و دەرنەچیت و ئەو جا بڵێ بۆ خوا هیدایەتی نەدام. کەواتە ئایا بۆ قوتابیەکە هاتووە کە سەعی نەکا و گوێ لە مامۆستا نەگرێت کە ڕاستی بوو بڵێ مامۆستا بۆ من ڕاستی بووم. کەواتە ئەوە قسەیەکە یعنی علمی و زانستی نیە، بەڵام بێمە سەر ئەسڵی تەوەرەکە. بۆ خوای گەورە کتابەکانی ئەوانی نەپاراست. باسم کرد کە لە هەر مەرحەلەیەکدا لە مەراحیلی ژیانی ئینسانیەت و مرۆڤ لەم دنیاەدا شتێکیان پێویست بووە، جۆرە بەرنامەیەکیان پێویست بووە. لە ئەسڵدا هەموو دینەکان یەکن لەوەی کە خوا بەتەنها بپەرستێ شەریکی بۆ دانەنەین کە ئەوەی چاکە هەمویان هاوبەشن خراپە پاکە پیس پیسە بەو شێوەیە. بەڵام هەندێک ئەحکامی تر هەیە کە بۆ قۆناغێک دەشێت بۆ قۆناغێکی تر ناشێت. بۆیە کاتێکە دینی تەورات هەبوو دوای ئەوەی کە دەستکاری کرا ئەو کاتە چکە خوای گەورە حڕیەتی دا بۆ دەست خۆیان ئەو زەمانەتەی کە بۆ قورئانی دانا بۆ ئەوانی تر دانەندرا بۆ چکە قورئان کتابی کۆتاییە لە دوای قورئان و لە دوای پێغەمبەر عەلەیهی سڵام نە پێغەمبەریش تر دەنێرێت نە کتابی تریش دەنێرێت. باشە ناکرا بەڵام خۆ تەورات کتابی کۆتایی بووە ئینجیل کتابی کۆبایە یا پێش ئەوان نەخێر بۆ ینی چکە ئەگەر بێت و بەراوردی بینی قورئان و بینی تەورات یا بینی ئینجیل بکەین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت ئەو هەموو شەریعەت و حکم و تەواویەتی کە لە قورئاندا هەیە نە لە ئینجیلدا هەیە لە تەوراتیشدا هەیە. بەڵام خۆکرا بۆ هەمان شەریعەت لەوێدا هەبێت. کۆتاترین بەرنامە کۆتاترین منهج کە بۆ ژیانی ئینسان بگونجێت ئەوەی لە قورئاندا. ئەو جار بۆ ئێمە ڕەخنە بگرین لە ئیشی خوا. خوایە کە بۆ خۆی چاتر دەزانێت بۆ سەردەمێک تەورات شیاو بوو گونجاو بوو سەردەمی دواتر ئینجیل شیاوە ئەمڕۆژ قورئان شیاوە. ئایا ئێمە ڕەخنە لە خوا بگرین لەوەدا؟ بۆچی وای دەکردیان بۆچی دەکرد؟ دەتەوێت ڕەخ لە خوا بگریت؟ بۆ ئەم پرسیارەت ینی هەرچەندە زۆر جارێمە پرسیار ینی مامۆستایان پرسیار و بەڕووی منەکەنەوە بەڵام من پرسیارەکەم و تەنها پرسیارەکە ڕژم و دیارە وەڵامەکە لای ئێوەیە. ئەمانەی کە ڕەخنە دەگرن پێیان وانی ئەمە کەلامی خودای گەورە بێ بۆیە ئەوان بەو نیازەوە ڕەخنە ناگرن لە خودای گەورە بەڵکو بەو مانایە ڕەخنە دەگرن ئەڵێن زۆر جار هەر ئەو نمونەی خۆتە هێننەوە ئەڵێن قورئان و مەسەڵەن قورئان پارێزراوە بەڵام ئەوانەی تر پارێزراو نین لەبەرەوەی ئەمان بۆ ئەو سەردەما ئەو مەرحەلەیە ئەوە پێویست بووە بۆ مەرحەلەیەکی تر ئەمە پێویست بووە قورئانی پیرۆز پێویست بووە کەوابێت لە قۆناغی ئێستاشماندا ئێمە ئایدۆلۆژیایەکی تر فکرەیەکی تر فەلسەفەیەکی تر بۆ ئەوەی هەمومان لەسای ئەم فکرەیە هەمویان زامن بێ. مەسەڵەن بۆ نمونە تۆ ئێمە باسمان لە کۆمەڵێک کێشە کرد ئەم خۆی پێڕاستە ئەو خۆی پێڕاستە. مەسەڵەن بۆ نمونە کەسێک گا پەرستێ لە هیندستان بە میلیۆنان خەڵکو ئەڵێ من ڕاستە دەبێت ڕێز لە شعوری بگرین ئەڵێ من ڕاستم بودایەکش ئەڵێ من ڕاستم زەردەشتێک ئەڵێ من ڕاستم تۆ چۆنە ڕاستن بۆ ئەوەی هەموو ئەمانە چارەسەرکەین لێرە پرسیارەکە ئاراستی تۆەکەم بۆ ئەوەی هەموو ئەم کێشانە چارەسەرکەی پێکدادانی شارستانیەتەکان پێکدادانی مرۆڤەکان پێکدادانی ئاینەکان یعنی ڕێگرتن لە خوێن ڕشتن بڵاوکردنەوەی بیری تەبایی و ئاشتی و پێکەوە ژیان پێویستمان بەوە نییە بچینە پاڵ عەلمانیەت یعنی عەلمانەتێک بەو مانای کە ئەوروپا هەیەتی نەک بەو مانایی کە ئێمە باسی دەکەین. زۆر یعنی عەلمانیەکی متەتەڕیف هەیە عەلمانیەکی میانڕەویش هەیە وەک چۆن ئیسلامیەکی متەتەڕیف و ئیسلامیەکی میانڕەویش هەیە. ئەلمانیا متەتەڕیفەکە بە هەموو شێوەیەک دژە دینە بەڵام ئەلمانیەکی میانڕەو دژە دین نییە و پێشی وایە بە هیچ شێوەیەک ئەلمانیەت دژی ئاین نییە. لە بیرکاریدا دوای ئەوەی کە حسابەکە حەڵ دەکەین دەڵێن ئەوەش داواکاریەکەیە. بەڵێ وابزەم گەیشتە داواکاریەکە بگەینە ئەلمانیەت. بڵێ جوابی سەرەتام چی بوو؟ ئێستا تەکیدی لێ دەکەمەوە ئەو جا دەچمە سەر وەڵامی ئەلمانیەتەکە. بڵێ
بێگومان پێکدادانی و تەلقیحکردن و متوربەکردنی هەموو ئەفکار و بیر و بۆچوون و سەقافەتەکان ئەوەیە على ئەساس لە علمانیەتدا کراوە. علمانیەتیش دینێکی تەبایی بۆ خەڵک بێنێت. هەر ئەو پێکدادان و هەر ئەو تەلقیح و متوربەکردنە بوو کە شوعیەتی لێ دەرچوو کە بە هەزاران هەزار خەڵکی خوێنی خەڵکی ڕەشت بە حساب بۆ ئەوەش بوو کە چییە مافی نازام چێ پارێزێ. بەڵام ئەمە لە ئێستا پێی ناوتری ئەلمانی. ئێستا دێنە سەری هەر ئەوەش بوو کە ئەو هەموو شەڕی جەنجی جیهانی یەکەم و جەنجی جیهانی دووەم و ئەوانەی کە بە حساب دینیان قبول نەبوو ئەو هەموو کێشە و مەشاکلیان ئەو هەموو خوێنیان ڕشت و ئەمڕۆژ بە هەمان شێوە ئەوانەی کە بە ناوی دینەوە قسە ناکەن و بە ناوی علمانیەتەوە قسە ناکەن ئەوەندەی خوێن کە لەسەر دەستی ئەوان ڕژاوە هیچ کاتێک لەسەر دەستی کەسێک نەڕژاوە کە بە ناوی دینەوە قسە بکات لە سەردەمی ئێمەدا لەگەڵ ئەوەشدا کە ڕازی نین بە ناوی دینەوە بە ناحەق خوێن بڕژێ کە ئەوە لەوانەیە بینە سەری لە کاتێکی گونجاوی خۆیدا. بەڵام ئایا علمانیەت ئەو بەدیلەیە کە جێگای قورئان و جێگای حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم و جێگای ئیسلامان بۆ بگرێتەوە؟ ئەگەر ئەو بەدیلەیە بریتیە لەو بەهەشتەی کە خەڵک بە دوایدا دەگەڕێت کە تۆ یا کەسانی وەکو تۆ بە حساب بە بەدیلی بزانن مەتەلەن بۆ خەڵکی ئەمڕۆ ئەو بابین بزانین جارێ لە علمانیەتەوە بپرسین بزانین پێناسەی علمانیەت بریتیە لە چی. پێناسەی علمانیەت هەڵبەتە من کتابم لەسەر علمانیەت نووسیوە دەستخۆش کە بە پێناسەکانیشم لە چیە وەرگرتوون. پێناسەی علمانیەت لە غەرب خۆیان لە مامۆستاکانی علمانیەت خۆیان نەک من بێم لە خۆمەوە بۆی دابڕێژم. دائرة المعارف البريطانية كطبعا وترجمة كرا بو عربي ومش كردوما تكردي. في ناس علمانية من بدك هذا حركة اجتماعية تهدف إلى صرف الناس عن الاهتمام بالآخرة إلى الاهتمام بالحياة الدنيا وحدها. بزوتنوية كعلمانية بزنەوەی کۆمەڵایەتە هەدەفی چییە؟ هەوڵ بۆچی دەدا لادانی خەڵک لە گرنگیدان بە دوا ڕۆژیان بۆ گرنگیدانیان بە ژیانی دنیا بە تەنها. بەڵام ئەمە ڕاو بیر و بۆچوونی دائرة المعارف البريطانية. بەڵام ئەمە لە ئێستا هیچ بە هیچ شێوەیەک پێناسەی بۆ ئەمە یەک. دووەمیان دائرة المعارف الأمريكية ئەوجا زين لا ئەمریکیەکان چییە؟ دەڵێ الدنيوية العلمانية هي الدنيوية وهي نظام أخلاقي أسس على مبادئ الأخلاق الطبيعية ومستقل عن الديانات السماوية أو القوى الخارقة للطبيعة. مستقل لهر هيزك ك لدروي تواناي مروف بيت كواتا خواي پروردگار و غيب و قرآن و باوري بوشتانا بهيچينيا أو علمانية. تعريفي ترديسان هر لاي أوان لقاموس إنجليزي دا إن الأخلاق والتعليم يجب أن لا يكونا مبنيين على أسس دينية. روشت أخلاق وما مەڵەکردن لەگەڵ خەڵک و هەروەها تعلیمیش فێرکردنیش دەبێت لەسەر بناغەیەکی دینی نەبن ئەو بریتیە لە علمانیەت. کەواتە إقامة الحياة بعيدا عن الدين ژیانی خەڵک دوور بێ لە دین و دوور بێ لە بیرکردنەوە لە ڕۆژی دوایی. بەڵام ئەمە تۆ کۆمەڵی پێناسەت کرد لە پێناسەکانی خۆیان ئەمریکی ئینگلیزی مەبەستەکەت گەیشت. بەڵام يعني علمانية پێناسەیەکی دیاریکراوی نییە تا بە تەحدید دیار بکرێت لای هەندێک لە ڕۆشنبیرە. مەسەڵەن بۆ نمونە یەک لەوانە محمد ئارگۆن دکتۆر محمد ئارگۆن یەکێکە لەو باحثە گەورانی کە چەندین کتێبی لەسەر علمانیەت و مەسیحیەت و ئاین نووسیوە ئەڵێ ئەم بە شێوەیەکی تر دێ پێناسەی علمانیەت دەکات. ئارگۆن پێی وایە علمانیەت لە کۆمەلگاکانی خۆرئاوایی لە باوەڕی ینی دۆگماتیزمی سەدەکانی ناوڕاستەوە گواستەوە بۆ پێشکەوتنی سەدەی مۆدرنە و زانست و ئەو خۆشگوزەرانەی ئەمڕۆ تیا دەژین. علمانیەت لە تێڕوانینی ئارگۆندا مانای لەناوبردننی ئاین نییە و هەروەها دژایەتیکردنی باوەڕی ئاینیش نییە. علمانیەت مانای بێباخکردن و بێماناکردنی ئاین نییە و علمانیەت یەکسان نییە بە بێدینی بەڵکو جیاکردنەوەی دینە لە دەوڵەت و دانانی سنوورێکە بۆ هەموو ئەو باوەڕە ئاینی و مەزهەبیانی دەیانەوێت فەزای کۆمەلگا داگیر بکەن واتە لە سیستەمی علمانیەتدا ئاین دەتوانێت لە شوێنی تایبەتی خۆیدا پرۆسەی هەموو سروتەکانی خۆی بکات بەو پێی علمانیەت و ئازادی دوو چەمچی هاوشێوە و پێکەوە بەسراون. ئیسلامیش لە بەرامبەر علمانیەتدا داخراو نییە واتە ئەو باوەڕە هەڵەیە کەوای دەبینێ ئیسلام علمانیەت قبول ناکات. یعنی لێرە پرسەیری کە پێناسەکە بە شێوێکی ترە پێناسەکەمان زانی باشە لێرەدا پرسیار دەکەین. بێگومان کەسێکی وەک ئەو شخصی کە باست کرد دکتۆر محەممەد ئارگۆن بڕێ ئەو دکتۆر محەممەد کە دەیەوێت علمانیەت لای خەڵک شیرین کات و تۆزی هەنجوینی پێداکات. بەڵام ئایا علمانیەت لە مامۆستاکانی علمانیەتەوە وەربگرین دایرەی معارفی بریتانی دایرەی معارفی ئەمریکی قاموسی ئینگلیزی
ئەوان مامۆستای علمانیەتن و ئەوان علمانیەتیان تەزدیر کرد و نردیان بۆ وڵاتان و لەناو خۆشیاندا یان ئەم جەنابی دکتۆرە علمانیەتی داناوە ئەمە یەک ئەمە یەک ستا دێمە سەر پێناسەکەی دووەمیان ئایا واقعی علمانیەت لە هەموو جیهاندا ئەوەیە کە مامۆستا ئینگلیزی و ئەمریکی و بەریتانیەکان گوتویانە یا ئەوەیە کە دکتۆر دەیڵێت علمانیەت لە هەموو جیهاندا دووشت بەلایەوە گرنگە یەکەمیان خەڵک بیر و هۆش و هەوڵیان قیامەت نەبێ تەنها چونکە علمانیەت یعنی اللادینیە العلمانية يعني اللادينية يعني الدنيوية بەڵام ئەوە ڕەنگە پێناسەیەشی یعنی تەواو نەبێ بۆ ناخر ناکرێت تۆ پێناسە دەبێ هەموو پێناسەیەک لە سەرچاوەکەی خۆی وەرگری ناتوانانی تۆ پێناسەی بۆ نمونە ئیسلام پێناسەی ئیسلام من بچم لە کافرێک وەری بگرم بڵێم وەرە ئیسلام بۆ پێناسەکە غەڵەتە ئەوە پێناسەی ئیسلام دەبێت لە ئیسلام وەرگری مسلمانان چۆن پێناسەی ئیسلام دەکەن ئەمەش علمانیەت دەبێت لە ئەمریکی و بەریتانی و غەربیەکان وەریگری با پرسیارێک بکەین لەسەرەوە یەک پرسیار باشە بۆچی لە هەموو کۆمەڵگا شەڕقیەکان کۆمەلگا دینیەکان کۆمەلگا ئیسلامیەکان یعنی ڕێژەی فەسادی ئیداری فەسادی عەقلی ڕێژەی دزی ڕێژەی نایەکسانی یعنی هەمووی ڕێژەکەی بەرزە کەچی لە وڵاتێکی ئەلمانیدا بۆ نمونە ئەچیتە فەڕەنسا ئەچیتە ئەڵمانیا ئەچیتە بەریتانیا ئەچیتە وڵاتێشتر لەوێدا هەموو ئەوانەی کوردەکانی ئێمە کە لەوێ دێنەوە باسی یاسا دەکەن شانازی بەو یاسایە دەکەن وەکو ئەوە وایە هینی ئێمە بکەنەوە بۆ ئەوەی کە پێمان بڵێن کە لەوێ یاسا هەیە بەڕەلایی نییە حەقی مرۆڤێک پارێزراوە بە نامەکە گەیشت باش کەوتت فەسادی ئیسلامی فەسادی ئیداری لە ناو ئەو وڵاتە ئیسلامیانەدا بۆ هەیە ئەو فەسادە ئیداریە هەیە لەلایەن کەسانێکەوە هەیە ڕووی داوە سەری هەڵداوە کە شانازی بە علمانیەتەوە دەکەن لە هەموو وڵاتە ئیسلامیەکاندا یا لەلایەن ئەو کەسانەوە سەری هەڵداوە کە ئیعتیزاز و شانازی بە ئیسلامەوە دەکەن کە سەیری هەر وڵاتێکین سووریاتە میسڕتە کوردستانی خۆمە ئایا ئەو کەسانەی کە فەسادی ئیداری لە ناویاندا ڕووی داوە ئەو کەسانی کە کار بەدەستن نەک هەر هەمووی بەڵام زۆرێکیان ئەو کەسانن کە باسی علمانیت دەکەن و خۆیان بە علمانی دەزانن یا کەسانێکن کە دەڵێن ئێمە دەمانەوێت بە گوێرەی قورئان و حەدیث حکم بکەین کەواتە خەلەلەکە لە ئیسلامدا نییە خەلەلەکە لەو کەسانەدایە کە نە علمانی تەواون نە مسلمانیش مسلمانی تەواویش بن خەلەلەکە لێرەدا بەڵام ئەگەر نەک خەلەلەکە لەگەڵ یایت من لەگەڵی دانیم لەگەڵ ئەوە دانی یاسایەک هەبێ وەکو یاسای وڵاتانی ئەوروپی زۆر جوان حەقی هەموو زۆر جوان ئەوە خاڵێکی ترە ئایا من لەگەڵ علمانیت دامیان نا علمانیت وەکو پێناسەی ڕاستەقینەی خۆی کە لە لای مامۆستاکانی علمانیتەوە هاتووە من لەگەڵی نیم خۆمان پێناسی بکەینەوە علمانیت ناکرێت من و تۆ پێناسی بکەین بۆچی ناکرێت خۆوان مرۆڤ بووینەوە پێناسییان کردووە ئێمە دێین وڵاتێکی ئەلمانی بە شێوێشتر پێناسە دەکەین باش وەکو ئەوان نەبێ دەبێ پرسیارکەین ئایا ئەو هۆکارانەی وا دەکە من و تۆ بین پێناسەیەکی تازە بۆ علمانیت دانین و علمانیت بکەینە دەستوری وڵاتمان دەبێ ئەو هۆکارانە چی بن ئەوەش بەو کاتە دەزانین کە بزانین بۆچی لە غەرب بۆچی علمانیت دروست بوو علمانیت لە غەرب دروست بوو بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە ئینحراف و زێدەڕەوی و خوڕافەتی پیاوانی کەنیسە کە خۆیان هەندێکیان خۆیان لە خەڵک کردوتە وەکو لە جێگای خوا یەکێک لە قەشە گەورەکانیان مصری بوو کە خوا هیدایەتی دابوو مسلمان بوو ئەم بۆ خۆم بینیم لە مەدینە وتی ئێمە ڕۆژانی یەکشەمەدا دەنیشین کوشکێکمان هەیە لە کەنیسەدا دەنیشین ئەو کەسەی دێ دەڵێ من زینام کردووە ئەوەی دێ دەڵێ من دزیم کردووە چەند جونەیەکمان دەدات و دەڵێن بڕۆ لێت خۆش بووم سکوک الغفران کەواتە ئەوان بۆیە ڕۆشنبیرەکانی غەرب کاتێک کە دینیان دین بریتە بێ لە قەشەی نەسرانی کە لێ خۆشببوون و بەهشت و جانم بە خەڵک دەفرۆشن خۆیان لە خەڵک کردوتە مشەخۆرێک لەسەر زجی ئەم خەڵکە و هەروەها لەگەڵ تەبەقەی دەسەڵاتدار و ستەمکاریش یەکیان گرت بوو خەڵکانیی ڕۆشنبیر و فەقیر لێیان ڕاپەڕی ئەلگۆنیش هەمان ئەم ڕای تۆی هەیە ئەڵێ ئەلمانیەت لە کۆمەلگای خۆرئاواییدا لە باوەڕی دۆگمایی ئاینی ئەم سەردەما سەری هەڵدا و دروست بوو بەڵام ئەڵێ لەوێدا مادام کێشەکانی چارەسەر کرد تۆ ئێستا ئەگەر تۆڵێ لێرەیە ئەگەر ئاینی ئیسلامی پیرۆز وەکو ئەوان بێت وەکو ئەوان بێ هەمان شێوەیە بەڵام ئەگەر وەکو ئەوانیش نەبێت وەک ئەوەی حکومەکان وەکو خۆی هاتووە تۆ دەستی کەسێک ئەبڕی ئیسلام نییە
کەسێک مثلەن حدەکەی ئیسلام نییە یعنی کۆمەڵێک حکمی تر تایبەتن بەچی بە ئاینی ئێمە بە مرۆڤی ئێمە یعنی بێمە من و تۆکە مسلمانین یعنی تایبەتن بە ئێمە بەڵام چۆن حکم بەسەر ئەوواکە یا بێرە مەڵ خۆ ناکرێت تۆ لە وڵاتە دەریکەی زۆر باش ئەویش ئەڵێ من ڕازی نیم بەم حکمە لەوەی حکمی دینی من نییە بەڵێ سەرەتا ئایا لە ئیسلامی ئێمەدا لە ناو دینەکەماندا ئەو گەندەڵیە هەیە کە لە ناو کەنیسە و لە ناو نەسڕانیەکاندا هەبوو نەخێر لە ناو دینی ئیسلامدا نییە و چەند دیاردەیەکی یعنی ڕیسپەر و شاز لە ئیسلامدا لە ناو مسلماناندا نەک لە ئیسلامدا دروست بوو کە ئەوە وای کرد کەسانێکی علمانی بێن و دیسان جارێکی تر وا بکەن کە خەڵک لە ئیسلامیش ڕاپەڕێت بۆ نمونە مەلای وا هەبووە لێی بیستراوە لەگەڵ ڕێزمدا بۆ مامۆستانی بەڕێز مەلای وا هەبووە لێی بیستراوە کە جارێکیان کابرایەک لە ماڵەکەی خۆی هاتە دەرەوە پیاوێکی دۆڵەمەند و بێ ئیمان بەڵام کە کەوت دەستی کەوتە ناو پیساییەک هەتیوێکی دی دەستی بەسەری هەتیوەکەدا ستڕیەوە و دڵی هەتیوەکە خۆش بوو نەشی زانیەوە دەستی پیسی بەسەرستەوە خوالەی خۆش بوو هەمانە دەڵێ وەڵا تەنها ساڵی مەولودێک بکە ئەوە تۆ لەگەڵ ئەبوو بەکر و عومەر حەشر دەکرێت طبعا ئەگەر ئیسلام بریتی بێ لەو شتانە و گا لەسەر پشتی ماسی و ماسی لەسەر نازانم هەوایە ئەو تڕەکەڵەکە و خوڕافیەتە بێ وەڵا ئەوەش دیسان علمانی تیشتر لێ ڕادەپەڕێتەوە بەڵام ئیسلام وەکو حەقیقەتی خۆی کە قورئانە کە سنەتە کە لەگەڵ فیترەتی پاچی ئینسان دەگونجێت کە لەگەڵ علم و زانست دەگونجێت چونکە علمانیت لەگەڵ علم نییە علمانیت لە ئیشتیقاق و وەرگرتنەکەی لە علمەوە نییە لە عالەمەوە لە عالەمە یعنی جیهانی بوون نەک لە علم هیچ پەیوەندی علمانیت بە علمەوە کەواتە لێرەدا ئیسلامی ئێمە زۆر پاکتر و بەرزترە لەوەی کە پێویستی محتاجی ئەوە بێکە شۆڕشێکی علمانی لێ هەڵسێت و ئەو خەلەلانەی کە هەیە ئەو چارەسەری پێت وایە ئەم وڵاتانەی ئێمە ئەم وڵاتە ئیسلامیانە ئیسلامی ڕاستەقینە نین بڵێم ئیسلام نین بەڵێ مسلمانن بەڵام بڵێ ڕاستەقینە و تەواو ئیسلامیان تەطبیقکردێ نەخێت تەطبیقیان نەکردووە ئەو تەطبیق نەکردنەش لە خۆیاندا ئەوە وای کردووە کە کەسێک بە ناوی علمانیەتەوە بانگەشەی خەڵکا بۆی ببنە علمانی وەرزە ئیسلام چۆن کەسێک مەسەرەن قەناعەت بکە وەک ئەوەی مەسەرەن کە تۆ بڵێ ئیسلام ئاینێکی پاکە بێگەردە حەقی و عەدالەت و هەموو شتێکی تایە بەڵام بۆچی یعنی هیچ حاکمێک ناهێت جێبەجێکە ئایا ئەگەر یعنی پێی ناگونجێ بێگومان ئەومانە ئەوە نییە کە ناگونجێ لەگەر مرۆڤەکان خێرمانە ئەوە نییە مانە ئەوە نیە ئیسلام خۆی پاکە ئەو جارە ئێمە دائیمەن دەبێ هەر شتێک کە ویستمان حەقیقەتەکەی بزانین لە خودی خۆیەوە سەیریکەین نەک من بە چاویلکەیەکی بەرامبەر سەیری تۆ بکەم نە ئیسلام کە تەماشاکە ئیسلام بریتە لە قورئان و حەدیث کەس نییە و ناشتوانێ بێ ڕەخنەیەک لە ئیسلام بگرێتەوە ڕەخنەیەک کە مەقبول بێت و معقول بێت موافقی فطرت بێ بەڵام تۆ دەتوانێت ڕەخ لە من بگریت دەتوانێت ڕەخنە لە مامۆستایشتر بگریت دەتوانێت ڕەخنە لە سەرکردەیەکی بەناو ئیسلامەوە بگریت بۆت هەیە ئەوە بکەیت و فعلا چونکە کەسمان ئەوەندە مسلمانێکی تەواو معصوم نین بڵێم هەڵەمان نییە کەواتە کاتێک کە دەبینین من یان تۆ یان یەکێکی تر 100% حکم بە ئیسلام ناکە هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیسلام تەواو نییە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆی ئەو شخصە تەواو نییە بەڵام ئایا ئیسلام شتێکی میسالیە کە بڵێن قابلی ئەوە نیە تەطبیقکرێ بۆیە ناکرێت نەخێر لە سەردەمی پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەلام لە سەردەمی خەلیفەکان داکرا کەواتە ئیسلام دەکرێت بەڵام شتێکت باس کرد با لەبیرم نەچێ بۆی نەگوترێ وەڵام نەدایتەوە ئایا لە ئیسلامدا دەستی کەسێک دەبڕدرێ کە جوولەکەیە یان گاورە یان غەیرە دینیە مەتەلەن دەڵێن ئیسلام زۆری لە خەڵک ناکا ببنە مسلمان بەتەکید بە زۆر خەڵک ناکاتە مسلمان بەڵام ئیسلام دەیەوێ ئەو نظامە دابین بکە بۆ تێگڕای خەڵکی کە خۆشحاڵی و خۆشگوزارانی و پاراستنی خوێن و ماڵ و سامانیان و کەرامەتی و عرض و ناموسیانی تێدایە کەواتە ئیسلام هەروەکو چۆن لە منێکی مسلمان دزی حرام دەکا دەبێت لە جوولەکەیەکیش حرامیکە چونکە ئەگەر جوولەکەکە لە ناو ئێمەدا دزی بکات بەس ئەڵێ من سزم لە خودی ئەوەی خۆشیاندا زیناکردن ڕەجمە وایە لە خودی ئەوی ئەوانشدا کەواتە ئەو حکومەی کە خوای گەورە دایناوە بەسەر هەموویدا تەطبیق دەکرێت بەبێ فەرق بۆ پاراستنی کۆمەڵگایە بۆ ئەوەی خەڵکی بە ئاسوودەیی بژێت دەنا من بۆ نمونە کاکە مسلمانەکە نابێت حکمی تر هەیە مەسەن کەسێک کە ئەوە نیە پارەی لێسەنی جزەی حکمی ئەو حکمی جاهلیەتە خوای گەورە فەرمێ ئەفحکم الجاهلیة يبغون ئەخەڵم ئەو ئاەت نیە لە قورئانی ومن أحسن من الله حكما لقوم يوقنون هەر حکمێک کە دژی حکمی خوا بێ نەک موافق نەبێ دژ بێ دەڵێم هەر حکمێک پێچەوانەی حکمی خوا بێ ئەو حکمی جاهلیەتە بەڵام شەرتیش نییە هەموو حکمێک لە قورئان و حەدیث دەهات پێ بۆی وا حاڵی نەبێ ئەم جزیە لە چی ئاەت نیە لە قورئانی پیرۆزدا کامە یعنی جزیە تۆ لە کەسێک وەرەگری لە مقابلی چی وەردەگیرێ
کە من مسلمانم لە ئیسلامدا پارەم هەیە دەبێت زەکات بدەیت فەقیر و هەژار و کەسانێکی پێ محتاجن حەقیان لەو ماڵی مندایە وەکو مسلمانێک ئەدی ئەوەی کە جوولەکەی ئەوەی کە گاورە ئەوەی کە غیرە دینە ئەویان جزیە دەدا لە مقابلی چی دەیدا لە مقابلی ئەو حیمایەتەی کە ئەو دەوڵەتی ئیسلامی بۆ چی دەکات بەڵام ئەم جزیە ئەداتە بەیت المالی ئیسلامی بەیت المال لە چی سەرف دەکات بەیت المال لەوەی سەرف دەکات کە پاراستنی ڕەنگە ئەو بڵێ من نایدەم بە بەیت المال ئەم بە کەسێک شتری هەژار کە بێدینیش بێ آخر ئیشی ئەو نییە یعنی ئەمڕۆ بۆ نمونە کەواتە لێرەیە بۆ ئێمە وەکو حکوومەت ئەم زۆرە کێشانە کێشەنی حل دەکرێت حکوومەتی بۆ نمونە حکوومەتی هەرێمی خۆمان دەکرێت بۆ نمونە من و تۆ بڵین کاکە من پارەی کارەبا نادەمە حکوومەت نایدەمە دایری کارەبا دەیدێمە فەقیرێک قبوڵەوە یا ئەوە فەوزایە و ئاژاوە جێڕیە ئەمە جیاواز نه هیچ جیاواز ینی ئەوان حکوومەتی ئیسلامی حکوومەت کە حکوومەتێکی شەرعی بێ دیفاع وەکو چۆن لە من دەکا کە مسلمانم دیفاع لە جوولەکەیەکیش دەکات ئەم لەسەر بیر و باوەڕەکەی ئەیدا ینی هیچ مەسەن حکوومەت کارەبا داتە من لە بڕی ئەوەی کارەبای داومەتە ینی وەکو وایە بابڕن چیلۆیە برنجی پێفرۆشتەوەی پارەی بەمێ هەمان شێوە بەڵام کاتێک کە جوولەکەیەک دەژێت هیچ نەداوە بەڵێ پێم داوە ئێستا هەر کەسێک لە ناو وڵاتێکدا بژی ئەو وڵاتە کۆمەڵێک مافی بۆ دابین کردو بەخۆشی نازانێ ئەوە جادەیە ئەوە ڕێگایە ئەوە ئاوە ئەوە کارەبایە ئەوە ژیان بە گشتی تەماشا دەکەین حکوومەت کۆمەڵێک شت دەکا بۆ خەڵک بەڵام شەرنیە ئیلا بێ معاشێکت بداتێ کەواتە حکوومەتێک کە حکوومەتێکی شەرعی ئیسلامی کە تەماشا دەکەین خەڵکانێک جوولەکەیان گاور لە ناویدا دەژێن ئەوە ئیسلام حەقی ئەوانی پاراستووە لە مقابلدا جزیەیەک دەدا ئەوە بەکارێکی خراپدانان لێ لە دیندا بەڵام زۆرێکیش لە ینی ڕۆشنفکرەکانی مثلا ئیسلام یەک لەوانە جۆرج ترابشی یا ئەوە تا مەسەلەن دکتۆر محەممەد ئارگۆن زۆرە شتریش پێیان وایە خۆی لە ناو خودی دەقەکانی قورئانی پیرۆزدا ڕەگ و ڕیشەی ئەلمانیەت هەیە ینی زۆر نەکردن لە خەڵکێک کە بە زۆر بیکەیت بە ئیسلام یا هەندێک ئاەتی قیتالی هەن دەڵێن ئەم ئاەتە قیتالیان بۆ ئەم سەردەمە بووە لە ئێستایا ناکرێت تۆ ئیلا کەسێک بە زەبری شیر بکەیت بە ئیسلام دەرێن ئەمانە کۆمەڵێک ئەسباب نزول و تادهینی تایبەتی خۆی بۆ ئاکری ئەمانە وەلا بنین گەڕانەوە بۆ قورئان ئەڵێ گەڕانەوەیەکانی ئەلمانیەت چن لە ئیسلامدا بڵێ پرسیارەکان لێرە ئەوەیە دەڵێ مەسەلێک لەوانە دکتۆر محمود تەهاک کە کات خۆی پرۆژێش پێشکەشی لەسەرەوە لەسەر ئەو پرۆژێژ بەداخەوە کوشتیان ئەڵێ گەڕانەوە بۆ ئەسڵ مانای گەڕانەوە نییە بۆ ئەم ئاەتانەی کە لە مەدینە دەهاتون بەڵکو ئەم ئاەتانەی کە لە مەکە دەهاتون ئەوانە ئاەتی سەرەتایی خوای گەورەین و ئەم ئاەتانە هەمویان پڕن لە تەبایی برایەتی تەسامح یەکتری قبولکردن ئەمەیەکێکە لەم مستەنەڕێکە کە لە ڕەگ و ڕیشی ئاخر هەدەفەکە دیارە لێرەدا ئەو ئاەتانەی مەکەی دەوێت کە لەوێدا مسلمانان کە مسلمانان تعزیب دەدران دەچەوسێنرانەوە دەکوشتران وەکو ئالی یاسر وەکو بیلالی حەبەشی لە ژێر دەستی زاڵم و ستەمکارەکان قورئانیش پێی دەفەرموون صبر بگرن فعفو واصفحوا صبر بگرن پیغمبر صلی الله علیه و سلم یا آل یاسر طبعا ئەو کەسێک کە ئەوە دەڵێ دەیەوێت بەردەوام مسلمان ژێر دەستە بێ کافر پێی لەسەرینێ هەر بڵێ کاکە گیان ئاەتی مەکە و تەبایی و سەبرگرتن بەڵام لە شوێنێکدا کە ئیسلام باسی ئەوە دەکات مسلمان پێویستە دیفاع لە خۆی بکە حەقی خۆیەتی مافی نەخورێ دەڵێ ئەو ئاەتانە بە کەڵک نایەن ئەو کەی ڕەگ و ڕیشی ئەلمانیەتە ئەوە کەسێکە کە دەیەوێت فێڵە مسلمانان بکات و ئاەتی قورئانی کەلامی بەڵێ ئاەتی قورئانیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکەیە بێدەسەڵاتە کافرێکی زاڵمی تاغوت زوڵمی لێ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهات و بڵێ ئەی ئەهلی مەکە من دەمەوێت بمە سەرکردەتان دەمەوێت پارە و پولم بدەنێ تەنها دەڵێ لێم گەڕێن مسلمان بم لێی ناگەڕێن لەگەڵ ئەوەشدا کە دەفەرمێ قورئان پێی دەفەرمێ سەبر بگرە طبعا ئەو دەیەوێت بەردەوام مسلمان ئاوا بێت سەبر بگرە بێگومان مسلمان بێدەسەڵات بێ سەبر دەگرێت بەڵام کە توانام هەبێ قایل نابم کە زوڵمم لێ بکات بۆ ئەی ناڵن ئازادی بۆ ئازادی بۆ تۆ دەبێ هەبێ کە تۆ کەسێکی ئەلمانی و بێدین بی بۆ نابێ ئازادی بۆ من هەبێ کە مسلمان بم باشە ینی کۆمەڵێکی تر لەوانەیە لێکۆڵینەوەیان لەسەر ڕەگ و ڕیشی ئەلمانیەت کردووە ئەڵێ لە سەدەی 2-3 کۆچیدا مۆتەزیلەکان ئەگەر ڕێیان لێ نەگیرا بووایە ئێستا ئاینی ئیسلام بە عقارش تردا دەڕۆیشت ئەگەر خەتی غەزالی و ئەشعری و ئەمانیان زاڵ نەبوو بایە و ئەمانیان مثلا ئەڵێ دەمکوت نەکردای لەبەرەوەی ئەمانە بە شێوەیەشتر هاتن ڕخنەیان گرت لە کۆمەڵێک عورف لە کۆمەڵێک یاسا تەنانەت وتیان قورئانیش مەخلوقێکی مرۆڤیە یعنی نەک لەلایەن خودای گەورەوە هات بێ بەو مانایی
كوحي أما بهتانك أبو معتزلة ذكرت بو معناي كوحي بريتينية لوحي إلهي لا أبدا ذكر إله لشو لرجال جبرائيل وحي نهي أما ننارد بيه لقى الرزم ده يا هلا حاليبون لقصكي أوان يا بهتان بو أوان لو دو أنا درنا تشد تامن بيض لهم قصي معتزلة نالن وحي خواينيا وناجلن مخلوقي شي مروفيا معتزلة دلين قرآن شتێک نییە صفەتی خوا بێت قورآن مەخلوقێکی خوایە نەک مەخلوقی مرۆڤ بێت مەخلوقی خوایە نەک مەخلوقی مرۆڤ ئەبەدەن معتزیلیان گوتو بهتانێکە بۆ معتزیلە کردیان باشە تۆ لەگەر ئەم ڕاو بیر و بۆچوونی معتزیلەکان نیت نەخێر چۆن لەگەڵ ئەوان بم کە مخالفەی نەس بەڵێ کوفران مخالفەی ئاەتی قورآنە خوای پەروەردگار دەفەرمێ ئەلا لەه الخەلق والئەمر خوای گەورە دووشتی هەیە خەلق دروستکردن دروستی کردوین و ئەمر و فەرمانیش کە بریتێ لە قورآن صفەتی و کەلامی خوا دیارە قسەکردن لەسەر معتەزیلەکان کاتێکی زۆریشی ئەوێ و ئەوان ڕخنەکانیان لە دەقی ئاەتەکانی قورآنی پیرۆزیشە هەبووە بەو مانایی کە زیاتر گەشە بدەن بە بیرکردنەوە لە گونجاندنی ئاین بە پێی هەمووی غەڵەت حاڵی بوون لە مەذهەبی معتەزیلە دیارە هەڵا حاڵی بوون ڕەنگە لەو نەزەری تۆ بە شێوەیەک قسە بە بەڵگەوە قسە بکرێت بڵێن فڵان معتەزیلیان قسەی کردووە کە هیچی ڕاز نییە ئەوانە کاتمان نەماد لە کۆدای تا دەنها یەک دەقەتماوە ئەگەر قسەیەکت هەیە واللهی دەمەوێت بە تێگڕای بینەرانی بەڕێز بڵێم ئێمە دەمانەوێت وەکو گەلی کورد مافی خۆمان هەبێ ئازادی خۆمان هەبێ حەقی خۆمان هەبێ کیانی خۆمان هەبێت بەڵام باوا نەزانین کە ئەو شتەی گەلی کورد لێون بۆ بریتە لە علمانیەت سەبەبی پێشکەوتنی غەرب نییە سەبەبی پێشکەوتنی سین و یابان نییە یابان علمانین بودا دەپەرستن کەواتە باوە نەزانین علم و زانست و پێشکەوتن بریتە لە علمانیەت بریتە نییە لەو شەمەندەفەرەی بەرەو ئازادی و سەرفرازی و خۆشی دەمان بە ئەبەدەن علمانیەت ڕێگەی داوە مرۆڤێک بۆ خۆی خوا ئیسلامیش ڕێگای داوە ینی پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوددایە ینی نابێ ینی ئەی پەیوەندی من لەگەڵ تۆ نابێ ئیسلام تەدەخولی بکە ئیسلام دەفەرمێ کەس بەناحەق مەکوژە ئەوە دەبێ بڵێم ئیسلام قبوڵ نیە ئەوەیان زۆر سپاس بۆ وەڵامەکانت سپاس دەکەم بینەر ئازانی خۆشەویست لێرە هاتنە کۆتای ئەڵقەیەم جارەمان تا ئەڵقەیەشی تر هەر شاد و سەرکەوت